ئیسماعیل بێشکچی ئەو نووسەر و کۆمەڵاسە تورکەی لە هیچ کوێی تورکیا کاری دەست نەکەوت لەسەر بەرگری لە کورد. لە کۆنەوە دەوترێت بازنەی هەرکەس بە ئەندازەی ئاستی بیرکردنەوەیەتی، هەڵوێستەکانی هەرکەس بە ئەندازەیە و زانستەیە کە لایەتی. کۆمەڵاسی گەورەی عێراق دکتۆر عەلی وەردی لە پەرتووکی وانەکانی ژیانم دەڵێت زانایەکی فیزیا کاتێک پێیان وت تەنێک لە ئاسماندا دەفڕێت کە مەبەستیایدا فڕۆکە بوو، ئەو گوتی هیچ کاتێک تەنێک کە بارستایی قورستر بێت لە هەوا بەرز نابێتەوە. وەردی دەڵێت زانیاری ئەو زانا فیزیایە بە ئەندازەی ئەوە بوو کە دەیزانی، وەک چۆن باپیرم تەنها ئەوەی بەڕاست دەبینی کە دەیزانی. بۆیە بە بۆچوونی وەردی مرۆڤ بە زانینی زیاتر بازنە بچووکەکان تێدەپەڕێنێت و بەرەو باڵاتر هەنگاو دەنێت. نەتەوە پەرستی بازنەیەکی بچووکی داخراوە کەوا دەکات مرۆڤ هیچ کات نەتوانێت جوانی نەتەوەکانی تر ببینێت و نرخاندنی بۆ باشیەکان نەبێت. ئیسماعیل بێشکچی ئەو نووسەر و کۆمەڵاسەی کە بازنەکەی هێندە گەورەیە نەتەوە پەرستی تێپەڕاندووە و پێچەوانەی ئەو ڕەوتە نەژاد پەرستەی تورک کە نکۆڵی لە کورد و ئەرمەن دەکات، بەڵکو ئەو شێلگێرانە کەوتۆتە دیفاعکردن لە کورد، تەنانەت بۆتە میوانێکی نەخوازراوی وڵاتەکەی خۆی. ئیسماعیل بێشکچی لە حوتی کانونی دووەمی ساڵی 1939 لە خێزانێکی تورک لە دایک بووە. بڕوانامەی لە زانستی سیاسی لە ئەنقەرە بەدەستێناوە. دواتر لە کۆمەڵاسیدا شوێنکاری خۆی دۆزیوەتەوە و دەست دەکات بەکاری وانە و توێژینەوە. ساڵی 1962 تا ساڵی 1964 ئەو کاتەی کە بێشکچی بۆ خزمەتی سەربازی دەنێردرێت بۆ ناوچە کوردنشینەکانی باکووری کوردستان، لەوێ ئاشنایەتی با کورد و هۆزەکان پەیدا دەکات، بە تایبەت هۆزی ئالیکان یان عەلیکان. دواتر دەیکاتە کەرەستەیەک بۆ توێژینەوە. ناسینی کورد لەو کاتەدا کە خاوەن زمانی تایبەت و کللتوری تایبەت بە خۆیانن بۆ بێشکچی مایی سەرسوڕمان بوو، چونکە لا پەروەردەی تورکیدا کورد وەک تورکی چیایی ئەژمار کراون. لەو کاتەوە بێشکچی درکی نەتەوە پەرستی تورک دەکات لە بەرامبەر کورد، بەڵام ئەو ناچێتە ناو ئەو جەدەلە و پێچەوانەی نەتەوەکەی خۆی لە شوێن دژایەتی دەستی یارمەتی بۆ کورد درێژ دەکات. بێشکچی وەک کۆمەڵناس و کەسێکی ئەکادمی زیاتر لە بواری توێژینەوە لە کللتور و زمانەوانیدا کار دەکات و دەڵێت هێزی هەر وڵاتێک دوای هێزی نیزامی هێزی زمان و کللتورەکەیەتی، نەتەوەی کورد دەبێت زیاتر بایەخ بە زمان و ئەدەب بدات. بێشکچی بەهۆی پاڵپشتیکردنی لە کورد ساڵی 1971 لەسەر دەستی سەرۆک بەشەکەی ئۆرهان تۆرکدۆخان ڕوبەڕووی دادگا کرایەوە و سزای زیندانی بەسەردا سەپێنرا. ساڵی 1974 با لێبوردنی گشتی ئازاد کرا، بەڵام لەو ساڵە بەدواوە لە هیچ ناوەندێکی زانکۆ و شوێنی ئەکادمی جێگە بۆ بێشکچی نەکرایەوە و خۆی وەک توێژەری سربەخۆ کاری دەکرد، گەرچی با پێی یاساکانی تورکیا زیاتر لە 100 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە با تۆمەتی جیاواز کە سەرجەمیان بەهۆی پاڵپشتیکردن بووە لە کورد، بەڵام 17 ساڵ دەخرێتە زیندان و دواتر ئازاد دەبێت. بەشێک لە بەرهەمەکانی بێشکچی زیاتر لە 36 بەرهەمی هەیە و زۆرینەیان لە تورکیا ڕێپێنەدراون. شێکاری کۆبوونەوەکەی ڕۆژهەڵات 1967، گۆڕانکاریە کۆمەڵگایەکانی عەشیرەتە کۆچەریە کوردەکانی ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ 1968، کێشەی پێکاتەی کۆمەڵگا ڕۆژهەڵاتەکان 1969، ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ و بنەما کۆمەڵناسی و ئابووری ڕەگەزیەکان 1969، کوردستان کۆڵۆنیەکی نێودەوڵەتی. بێشکچی لە ئێستادا لەسەر پاڵپشتی لە کورد تورک وەک دوژمنی گەل و نەتەوە دەیدەنە قەڵەم. کورد ناکرێت خەباتی ئەو بەو فۆرمە ئاست بەرزە باڵایە لە یاد بکات و نووسەران و توێژەران دەڵێن پێویستە نرخاندنمان بۆی هەبێت. لە پاڵەمەشدا لە بەر بێشکچیەکان پێویستە نەتەوە پەرست نەبین و سوکایەتی بە هەموو تورک نەکەین و هەڵاوێرد لە نێوان باش و خراپەکان بکەین.